بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵی لە بەرنامەی کوێنەدا لەگەڵ هاوکارم جەلالاتین و خزمەتان بۆ هیوایی کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بینەران و بیسەرانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆژ دوو بابەتمان بۆ ئامادەکردوون وەکتەوەرە سەرەکیەکانی پەیامی ڕۆژ کە لە خزمەتانە دیارە تەوەریەکەمیان لە هەولێرەوە میوانداری دەرچووە یەکەمەکانی ئەوانی کە دانەمەزراون لە زانکۆپەیمانکانە ماوەی دوو ڕۆژە ناڕزایەتیەکانیان دەست پێ کردووە لە هەولێری پایتەخت. دیارە ئەم ڕۆژ ناڕزایەتیەکانیان بەردەوامە بۆیە میوانداریمان کردوون بزانین جیاواز لە دیارە داواکاری سەرەکیان دامەزراندنە بەڵام بزانین چیان دەوێت کێ بەهارەیانەوە دەڕواوە بۆچی تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە کە تەوەریەکەمی پەیامی ڕۆژە. ڕازن لە تەوەری دومیشماندا باز لە بابەتێکی تەکنۆلۆژیاوە زانیاری دەکەین کە لە ئێستادا مۆبایلەکان جێگرەوەی بوونەتە جێگرەوەی لاپتۆپەکان بووی کە مۆبایلێکی زیرەک چەندین بەرنامەی تێدایە چەندین کاری پێ دەکرێت ئەمەش بۆتەوەی کە لاپتۆپەکان وەلا بنرێن و چی دیکە کاریان پێ نەکرێت. ئێمە لەم تەورێماندا باز لە گرنگی مۆبایل وە زانین تا چەند مۆبایل بۆتە هۆکارێکە لاپتۆپ پراوێز بقات. جیاواز لەم دوو تەوەرە سەرەکیە راپۆرت و زانیاری و چالاکی شار و شارۆچەکانمان لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە دەبێت بۆتان بۆی تا کۆتایی بەرنامە لەگەڵمان هەبن. دەستپێکی پەیامی ڕۆژیش بە پێشبینی کەشوهەوا دەست پێ دەکەین.
بەڵازان لەم تۆرێماندا باز لە دەرچۆدانە مزراوەکانی یەکەم و دۆم و سێمەکانی زانکۆ پێماگەن دەکەین کە ماوەی 5 ساڵە لە هەرێمی کوردستاندا دامەزراندنیان بۆ نەکراوە ئەوان گەرچی باز لەوە دەکەن کە لە ڕابردوودا هەموو ساڵێک یەکەم و دۆم و سێمەکان دامەزراونەوە بەڵام ئەم ساڵ نەبووە هەموو کابینەکان کەمتر خەمون لە دامەزراندنیاندا و لەم کابینێشدا لە مانگی تەموزی ئەم ساڵدا مەسرور بارزانی لە کاتی بەردی بناغی ناوچەی پیشتازی خۆراک لە دۆ ڕایگەیاند کە چی دیکە پێویستە هاوڵاتیان چاویان لە دامەزراندن نەبێت ئەمەش وەک ئاماژەیەکە دامەزراندن لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا نییە و ئێمەش لەم تەورێمەدا بۆ قسەکردن لەسەر داواکاری ئەو خوێندکارانی کە بزانین داواکاریان چێ بۆ دامەزراندنیان لەگەڵ زۆر بەڕێز سەریاز محەممەد دەکەی نوێنەری دەرچۆدانە مەزراوەکان کاک سەریاز سڵاوی خوا لێبێت سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. کاک سەریاسڵای خوا لێبێ سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی دەپرسم ئێوە داواکاریتان چییە وەک لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە قوتابیان ئاماژیان بەوە کرد کە نیەتیان وایە مانگرتن بەردەم پەرلەمان یاخود لە بەردەم حکوومەتی دامەزراوی حکوومەتترین کوردستاندا تازەترین داواکاریتان چێ لە ئێستادا؟ بینەرانی عزیز دیارە بڕیار وایە کە ئەم ڕۆژجارێکی تر دەرچووە دانەمەزراوەکان ئەوانەی کە لە ئەوایلەکانیان پێدەوترێواتە پلەی یەکەم و دووەم و سێمیان لەسەر ئاستی زانکۆ پەیمانەکانی هەرێمی کوردستان حکوومیەکان بەدەستێناوە بەپێی بڕیارەکانی پێشوو دەبوو دابمەزرن بەڵام ماوەی چەند ساڵێکەمانە دانەمەزراون لە ئێستادا گردبوونەوە ناڕزاییان هەیە چەند لە ڕابردووشدا هەیەیان بووە بڕیارەم ڕۆژجارێکی تر لە بەردەم پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە هەولێری پایتەختەوە جارێکتر مانگرتن ڕابگەێنن و داوای دامەزراندنی خۆیان دەکەن بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە گاوکارم کاکدانیێر ئاماژەی پێکرد هەرچەندە سەرۆکی کابینەی پێشوو کە نێچیروان بارزانی بۆ ئاماژەی بەوە کرد پێویستە دەرچوانی زانکۆ چاوەڕێی دەستی حکوومەت نەکەن بۆ دامەزراندن خۆیان فێری کەسابەت و پیشە جیاوازەکان بکەن لایەکی دیکەشەوە دەزانین کە کەرتی تایبەت چۆنەوە دیارە لە کابینە نوێمیشدا جارێکی دیکە ئەم قسەیە مسرور بارزانی سەرۆکی کابینە نوێم لە هەولێرەوە ڕایگەیان بۆی کە دەرچوە دامەزراوەکان یاوانەی کە لە زانکۆ پەیمانەکان تەخەڕوج دەکەن چاوەڕێی دامەزراندن نەکەن ئەمانش کە دیارە دەرچووی یەکەم و دووەمی ناوزان کۆپەیمانەکان پلە یەکەم و دووەم و سێمیان بەدەستێناوە بەپێی یاسا و بڕیارەکان دەبێ ئەمانە دابمەزرێنەوە بەڵام تا ئێستا دامەزراندنیان بۆ ساز نەکراوە یا دەستەبەر نەکراوە جارێکی دیکە ناڕزاییان هەیە دیارە لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان هەیە کەویش بەڕێز کاک سەریاز محەممەد نوێنەری دەرچووە یەکەم و دووەم و سێمەن دانەمەزراوەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەگەڵمانە کاک سەریاز زۆر سپاس بەوە دەرفەتە دەمەوێت بپرسم لە دوێنێوەم ڕۆکە ناڕزایەتەکانتان دەست پێ کردووە داواکاریەکانتان ئاڕاستەی حکوومەت و پەرلەمانە چه وەڵامێکتان وەرگرتووە تا ئێستا؟ بەڵێن دیارازیان ئەماوەی هەر ساڵە دامەزراندن لە هەرێمی کوردستاندا ڕاگیراوە بەهۆی ئەو قەیرانە دارایی کە هەبووە بە بیانی ئەو قەیرانە داراییە بەڵام لە ڕێگەی حیزبی و لە ڕێگەی لایانی دیکەوە یاخود ئەوەی کە بەرپرسێ خزمێکی هەیە ئەوەی کە دیارە و بڵاوکراوەتەوە و بە نووسراویش بڵاوکراوەتەوە بە بەڵگی نووسراوی دامەزراندن هەوە بەڵام لە ئێستادا ئەم دامەزراندن نیە بە تایبەت بۆ یەکەم و دووەم و سێمەکان کە بەپێی یاسای دامەزراندن بەپێی یاسای ئەنجومەنی وەزیران کە پێویستە ئەوانە دابمەزرێنێتەوە بەڵام تا ئێستا هیچ دامەزراندنیان بۆ نەکراوە بەڵام ئەوە ماوەی چەند ساڵێکە خۆپشاندان دەکەن داواکاریان هەیە کە دابمەزرێن بەڵام تا ئێستا بۆیان نەکراوە. زۆر باشە دیارە گرفتێک لە بینی ئەمە و هەولێردا هەیە ستۆدیۆکانمان دەچینە لای زانیاریەک و تاوکاتی کە گرفتەکەمان چارەسەر دەکەین. درێژترین تونێلەکانی جیهان
تونێلی گۆتارد بەس لە سویسرا درێژیەکەی 57 کیلۆمەترە. تونێلی سیکسن لە ژاپۆن درێژیەکەی 54 کیلۆمەترە. تونێلی چانێڵ ئینگلترا و فەڕەنسا بەیەکەوە دەبەستێتەوە درێژیەکەی 50 کیلۆمەترە. تونێلی یولیهیۆن لە کۆریای باشوور درێژیەکەی 50 کیلۆمەترە. تونێلی سۆنگشان لە چین درێژیەکەی 38 کیلۆمەترە. تونێلی لۆچێرگ بەیس لە سویسرا درێژیەکەی 34 کیلۆمەترە. تونێلی نیگوانجێر لە چین درێژیەکەی 32 کیلۆمەترە. لازم دەچین و لای میوانەکەمان کاک سەریاسڵاوی خوا لێبێ ببوورە بەوەی گرفتێکی تەکنیکیەوە نەماتوانی گوێمان لە دەنگ بێ. تازەترین داواکاریتان چییە کە ماوەی 2 ڕۆژ ئێوە داواکاریتان هێوە خۆپشاندانتان کردووە لە ئێستادا تازەترین داواکاریتان چییە بۆ دامەزراندنتان لە هەرێمی کوردستاندا؟ سڵاو بۆ بینەران و بیستەرانی کەناڵەکەتان و ئێمە ئەمە بۆ جاری پازدەیەمە کە دێنە سەر شەقام و کۆ دەبینەوە ناڕەزایی خۆمان دەردەبڕین بەرامبەر بە ئەو دۆخەی کە بەسەر ئەوائیلەکاندا هاتووە و بۆ ماوەی 4 ساڵ ئێمە دانەمەزراوین کە دەرچوانی 2016-2017 لەگەڵ ئەوەشدا ئێمە داواکاریمان تەنها لەوەدا کورت نەبووتەوە کە دابمەزرین بەڵکو چەند داواکاری دیکەمان هەیە، بەڵام داواکاری لە پێشینەمان دامەزراندنمانە چونکە دۆخێک هاتوۆتە ئاراوەکە تا بێت فشاری زیاتر دروستە بێ لەسەر وەزارەت، چونکە جگە لە ئێمە سێ وەجبەی دیکەش لە پاش ئێمە کەڵەکە بوون و لە بەهۆی ئەو دۆخەی کە لە ناوەندە زانکۆیەکانە هاتوۆتە ئاراوە، چونکە بۆ ماوەی 4 ساڵ دەبێت تەنها وەجبەیەک دامەزراون. ئەمەش بۆشایەکی کارگەڕی زۆری دروست کردووە و لە هەمان کاتدا ئەم ساڵ توانەسازی کرایەوە ژمارەیەکی زۆر بڵین لە مۆعیدەکان ڕۆشتن بۆ خوێندنی ماستەر و ئەمەش دیسان بۆشایەکی تری دروست کردوێتەوە. بۆیە ئێمە داوامان کرد کە دامەزرین دامەزراندنی ئێمە وەکو مافێک مافی بنەڕەتی خۆمانە و لە هەمان کاتدا دۆخەکەش ئەوەی سەپاندۆ کە پێویستە ئێمە دابمەزرین بۆ ئەوەی ئەو بۆشایە کارگەڕێ پڕ بکەینەوە. زۆر باشە. دیارە ئەم ڕۆژ ناڕزایەکانتان بەردەوامە. داواکاریەکەتان ئاڕاستی ئێستا حکوومەتە یاخۆت پەرلەمان کامیان تا ئێستا بەدەم داواکاریەکانتانەوە هاتووە؟ وەڵامی حکوومەت بۆ ئێوە چی بووە؟ وەڵامی پەرلەمان چی هەیە؟ وەڵامی پەرلەمان ئێمە پێش ئەم گردبوونەوەیە چەندین چاوپێکەوتنی ترمان هەبووە لەگەڵ ئەو لیژنەی کە تایبەتە بە کەیسی ئێمە کە لیژنەی پەرلەمانی بۆ وەزارەتی خوێندنی باڵا کە بەرپرسی یەکەمی کاک عەبدوسەلام دۆڵەمەڕیەوە ئەو و لەگەڵ هەموو ئەندامانی ئەو تیمەیە قسەمان کردو و پەیوەندی باشمان هەیە. لەگەڵیاندا هەمویان وتویانە ئێمە پشتگیری داواکاریەکانتانەکەین، داواکاریەکانمان بەرز کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام ئەنجومەنی وەزیران بڕیاری دامەزراندنی نەداوە. لەگەڵ ئەوەدا ئێمە گرفتێک لێرەدا ساز بووە هەست دەکەین کە ئەو لیژنەیە لە چارەسەرکردنی گرفتی ئێمەدا دەسەوسانە، چونکە بناغە یاخود بڵێن سادەترین ئەرکەکانی پەرلەمان بریتیە لە تەشریعوە چاودێریکردنی دەسەڵاتی تەنفیزی. ئەم دەسەڵاتی تەنفیزیە لە وڵاتی ئێمەدا سەرڕای ئەم کابینەیە تازە بە هیچ ئەرکێکی خۆیان هەڵ نەساون کە لە پێشووتر بڕیاریان بە کۆمەڵانی خەڵکدا. لەگەڵ ئەوەدا ئەم لیژنەیە نەیتوانیوە لێپرسینەوە بکات ئایا ئێمە هەموو ڕێکارەکانمان تەواو کردووە لە پەرلەمان، بەڵام بۆ ئەوان جێبەجێ ناکەن. زۆر باشە. دیارە پێشتر چ لایەنێک یا خۆت حکوومەت یا پەرلەمان یا هیچ بڕیار و یاسایەک هەبووە بۆ دامەزراندنی ئێوە بە تایبەتی وەک خۆت ئاماژێت پێکرەمە چەندەمین جارە لەوەی کە گربوونەوە ناڕزایی ئەنجامەدەن؟ پێشتر بەڵێنی دامەزراندنیان داوە بۆ ئێوە بەڵام ئەم ڕۆداتان نەمەزرێنن؟ لە ڕاستیدا کەیسەکەی ئێمە وا ئەزانین یا خودوای دەبینین کە بریتیە لە
ڕۆڵی ئەو وەزارەتەی کە لە ئەم کابینەیەدا هەیە پەیوەستە بە ڕۆڵی ئەو وەزارەتەوە. وەزارەتی خوێندنی باڵا کە لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم وەزارەتە زۆر ئەدایەکی سست و لاوازی هەیە، ئەمەش دەگەڕێتەوە بۆ لاوازی ڕۆڵی ئەو حیزبە لە دەسەڵاتی ئەم کابینەیە نوێیەمەدا کە ئەمە بە ئاشکرا پێوە دیارەوە هیچ نکۆڵەیەکی لێ ناکرێ و ئێمە لە چەند ڕێگەی جیاجیاوە پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کردووە و خودی وەزیر دەڵێ لە دەسەڵاتی مندا نییە دای بمەزرێنین ئەو داتان بمەزرێنم و لە هەمان کاتدا ئێمە لە بەرنمەیەکی دیکەدا چاوپێکەوتن نەبوو، بەڵام وەزیر بانکرا بوو بۆ کەیسی دەرچوانی زانکۆکان کە ئەوانەی مابوونەوە بە راپۆرتێک یاخود بە توێژینەوەیەک دەربچن لەو قۆناغا ئەو کات پەیامنێر یاخود بڵێن ئەو پێشکەشکاری بەرنمەکە کە کاگڕەنج سەنگاوی بوو پرسیاری لە وەزیر کرد، وەزیر بە کورتەکەی گوتی خۆزگا بمتوانی بایەدایان بمەزرێنم، واتە دەسەڵاتی دامەزرانەکەش لە دەستی ئەو دانیە کە وەزیری فعلیە بە کەیسەکەی ئێمەوە. زۆر کاک سەریاز بوورکاک دەنێر دامەزراندن لەم ڕۆدا لە دەستی ئەنجومەنی وەزیرانە نەکتەنها لە دەستی وەزیرێک و ئەمەش ڕەنگە بۆ نمونە بەشێکی دەرچۆ دانەمەزراوەکان تەنها سەر بە وەزارەتی خوێندنی باڵانە من ڕەنگە پێوەست من کاتێکە دادەمەزرێنەوە بچنەوە سەر وەزارەتەکانی دیکە. ئایا ئەگەر قەراریش بێت تەنها وەزیری خوێندنی باڵا بەرپرس بێ بۆچی بەرۆکی پەرلەمان دەگرن، بۆچی بەرۆکی سەرۆکایەتی حکوومەت دەگرن؟ لە ڕاستیدا ئەگەر ڕاستکردنەوەیەک بۆ پرسیاری جەنابەت بکەم دەرچووە یەکەم و دووەم و سێمەکان تەنها پەیوەستن بە وەزارەتی خوێندنی باڵانەوە وەزارەتەکانی تر، چونکە ئێمە دەزانین ئەوەی کە پزیشکە و یەکەم و دووەم و سێمە یاخود ئەوەی کە فیزیا تەواو دەکا یەکەم و دووەم و سێمە یاخود ئەوەی کە مێژوو تەواو دەکا بە هەمان شێوە یەکەم و دووەم و سێمە ناچنەوە، ئەمەیان ناچێتە سەر وەزارەتی تەندروستی پزیشکەکەەوە لە ئەمان کاتە مێژوەکەش ناچێتە سەر وەزارەتی پەروەردە، بەڵکو هەمویان دێنەوە دەبن بە مۆزەف لە وەزارەتی خوێندنی باڵا. ئێمە هەمومان پەیوەستین بە وەزارەتی خوێندنی باڵا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کە هەموو ڕێگێکمان گرتوۆتە بەر بۆ ئەوەی وەزیری خوێندنی باڵا قایل بکەین لەسەر ئەوەی کە پێویستە ئێمە دابمەزرێن، بەڵام ئەو کە ئامادەنیە بەدەمداوەکەمانەوە بێت یاخود بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بێت دەسەڵاتی خۆی لە دامەزراندنی ئێمە ڕادەگەێنێ، ئێمەش ناچار بووین ڕوو بکەینە لایەنەکانی تری حکومڕانی لە وڵاتە یەکێک لەوانە پەرلەمانەکە سەرچاوی تەشریعدانان و چاودێریکردنی کاروبارەکانە لە وڵاتە. زۆر باشە کاک سەریاز، ئەگەر ئامارێکن لەبەردەستا بێت ژمارە ئەو دەرچۆ دانەمەزراونەوە چەندەوە؟ ئایا دەرچۆ دانەمەزراوەکان ئەوانن کە لە ساڵی 2016 بۆ 2017 بۆ خوارەوە ئەوانن کە تا ئێستا داوای دانەمەزران و داوای دامەزران دەکەن یاخود لە پێش ئەو بەروارەشەوە پێش ئەو ساڵانشەوە هەبووە کە دانەمەزرا بێت؟ کاک سەریاز پرسیارەکەم دووبارە بکەمەوە، ئامارێکی لەبەردەستا بێت کە ژماری ئەو دەرچۆ دانەمەزراوانە چەند بێت و دەرچۆ دانەمەزراوەکان ئەوانن کە لە ساڵی 2016 بۆ حەڤە دانەمەزراون یاخود لە پێش ئەو ساڵانەشەوە کەسانێگەن کە خوێندکارێگەن کە دانەمەزرابن؟ تەنها پەیوەستە بە 2016 حەڤدە و لە بەرامبەردا ئێمە وەکو ئەوانەی کە دەرچوون بۆ ئەو ساڵە ڕێژەمان 1100 تەلەبەن، بەڵام ئەم 1100 تەلەبە 1100 دەرچوو یەکەمی فعلینین بەهۆی ئەوەی کە ئەو دۆخە ناخۆشەی بەسەر وڵاتەکەماندا هاتووە، ڕێژەیەکمان سەفەری کردووە و کۆچی کردووە بۆ دەرەوەی وڵات و هەر بەهۆی ئەم هاتوچۆ و سەردانیکردنی ئەو لایەنانەشەوە بەداخەوە ساڵی پار سێ ئەوائیلمان لەو ڕێگەیەدا بە کارەساتی سەیارە کۆچی دواییان کرد، بەڵام دەکرێت ئێمە باس لەوە بکەین کە ئەمانە هەندێکیان لە ڕێگەی ترەوە ڕۆشتون لە شوێنی دیکەدا مەزراون، بۆیە وەکو ژمارە 1100 تەلەبەین، بەڵام وەکو فعلی 1100 کەس نابین. واتە تایە ئەمانە پێشتر لە ڕێگەی تەسکیی حیزبی و واستەکاریەوە تعین بووبن؟ ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە تایەنە ئەوانەی کە لە 1100 تەلەبەکە لە ڕێگەی پشگیری حزبیەوە یاخۆت لە ڕێگەی واستە و واستەکاریەوە توانی بێتیان خۆیان لە پشتی ئێوە دامەزران دەبێت؟
وەکو بڵێن بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا لە لامان نییە لە ئەوائیلەکان دەرچوو یەکەم و دووەم و سێمەکان لە سەر میلاکی وەزارەتی خوێندنی باڵا وەرگیرابنەوە، بەڵام تیاماندایە ڕۆشتووە لە لایەنی تر یاخود لە سلکی تر کە پەیوەست نییە بە پسپۆرەکەی خۆی دامەزراوە و لە بەرامبەریشدا ئێستا وەکو پێشووتریش ئاماژەم پێکرد کە بۆشایەکی کارگەڕی دروست بووە لەو ناوەندەدا. وەزارەتی خوێندنی باڵا دەسەڵاتی ئەوەی داوە بە زانکۆکان بۆ پڕکردنەوەی ئەو شوێنانە گرێبەستدا بمەزرێنن. بۆیە ئێستا گرێبەست هەیە لە ناوەندە زانکۆیەکان و گرێبەستەکانیش لەسەر بنەمای خزمایەتی یاخود لایەنگری و یاخود پەیوەندی سەرۆکی بەشێک یاخود سەرۆکی زانکۆیەک لەگەڵ ئەو کەسەیە کە ئێوە کە مافی دامەزراندنتان هەیە لە گرێبەستەکەشتانە مافتان پێ نەدراوە لە ڕیزبەندیەکەیدا. کاک سەریاز واتەیەوە کە مافی دامەزراندنتان هەیە بەڵام لە بەدیلی ئێوە یا فەراخی ئێوە یا خەڵکێک بە گرێبەستدا دەمەزرێنن بەڵام ئەو مافەش بێ ئەوە نەدراوە کە لە ئێستادا بە گرێبەست بن. بۆیە ئێمە یەکێک لەو داوانەی من نمونەیەکی سادە لەسەرەوە کە پەیوەندیم کردووە بە سەرۆک قسمەوە وتوێتی من حوت مۆزەفی یاخود حوت کارگێڕم هەبووە، بەڵام ئێستا بەهۆی دانەمەزراندن لەلایەکەوە بەهۆی ئەوەش کە کۆمەڵێک ڕۆشتون بۆ خوێندن نیماستەر لەبەر ئەوە ئێستا من دوو کارگێڕم هەیە و ئەو دوو کارگێڕەش بەهۆی بارودۆخی کۆرۆناوە 180 دەوامەکەن، واتە لە هەفتەیەکە 2 ڕۆژ دەوام دەکەن و سەر بەهۆی ئەم دۆخەیەوە بەشەکە هەمووی قورسایەکەی کەوتووە بەسەر خۆمدا و خۆم بەشەکە بەڕێوە دەبم. بەڵام ئێمە یەکێک لەو داواکاریانەمان ئەوەیە لە ئەگەری نەبوونی بودجەی پێویست لەم دۆخەیە بۆ دامەزراندن یەکەم و دووەم و سێمەکان داوامان کردووە ئەو گرێبەستانە کە قەرارە بکرێت بۆ پڕکردنەوەی هەندێک بەش لە یەکەم و دووەم و سێمەکان بن نەک لەو کەسانەی کە وەکو پێم وتی هەیە دامەزراوە لە ڕیزبەندیەکەیدا چلەم بووە ئێستا بە گرێبەست دەوامەکە لە جێگەی ئێمە. کاک سەریاز لەگەڵەوەی کە دامەزراندنتان بۆ ناکرێت ئایا هەلی خوێندنی ماستەرتان بۆ ڕخساوە واتە کاراسانیتان بۆ کراوە کە بخوێنن؟ خوێندنی ماستەر وەکو هیچ ڕێگریەک نییە لە بەردەمانە کە بڕۆین بخوێنین، بەڵام خۆت دەزانی ئێمە کە یەکەم و دووەم و سێمین ئەگەر ساڵانی پێشوو تواناسازی هەبوو بۆ ئەوەی پارەیەکمان بۆ دابین بکەن بڕۆین لە دەرەوەی وڵات بخوێنین، بەڵام لە ئێستادا تواناسازی نەماوە و لە بەرامبەردا ئەگەر ئێمە دابمەزرێن دەتوانین تەنها موچە ئسمەکەمان وەربگرین کە ئەوەش دەکاتە نزیکەی 400,000 بۆ کەسێکی لەم ڕۆژەدا زۆر باشە کە بتوانێت درێژە بە ماستەر بدا. بەڵام ئێستا گەر بڕۆین وەکو ڕێکاری یاسایی هیچ ڕێگریەکمان لێ ناکرێت، بەڵام وەکو بوارە مادیەکە لەو 1100 تەلەبێ بڕوانە کەم 50 کەس توانی بێتی لەم دۆخەیدا لەسەر ئەرکی خۆی ماستەر بخوێنێت. زۆر باشە کاک سەریاز دەمەوێت بزانم ناڕزایەکانتان تازایی لەچە خۆناغێکدایە و ئەمڕۆ پێم وایە جارێکی تر لە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان گردبوونەوە دەکەن یاخۆت مانگرتن ڕاگەیەندن. تازەترین هەڵوێست و نوێترین ناڕزاییتان چۆنە دەتانەوێت چۆن ئەم پەیامەتان بگەێنە دەمی گوێی حکوومەت و پەرلەمان بۆی کە مافی فەوتاوی چەند ساڵی خۆتان کە دامەزراندنە پێچە بۆتان بگەڕێنرێتەوە. ئێمە لە دوێنێ سعات 8:30 لە بەردەم ئەنجومەنی وەزیران بووین و لەو کاتەیدا کە گردبوونەوەکەمان کردووە 5 نوێنەرمان لەگەڵ ئەنجومەنی وەزیران دانیشتنمان کردووە، بەڵام ئەو کەسەی کە هات دانیشتنی لەگەڵ ئێمە کرد پەیوەست نەبوو بە کەیسەکەی ئێمە پێمان وا بوو تەنها ئیستیعابکردنی ناڕزایەکانی ئێمەیە بۆ ئەوەی دوایی ئەو بیانوە بدەن بەدەستی خۆیان کە بڵاوە بە ئێمە بکەن بۆ ئەوەی بڵێن ئێمە دانیشتنمان لەگەڵ کردوون و داواکاریەکانیان نەگەیەنی نەسەرەوەی خۆمان بۆیە بڵاوە بکەن. بۆ دوایە ئێمە ویستمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران خێوەت هەڵ بدەین و لەوێ بمێنینەوە شەو، بەڵام هێزەکان ڕێگەیان پێ نەداین، وتیان ئێوە مۆڵەتتان نییە. لە بەرامبەردا ئێمە ڕۆشتینە لای محافظ بەڕێز فرسەت سۆفی و بەڕێزیشیان مۆڵەتی پێ نەداین کە ئێمە لەوێ بمێنینەوە، بەڵام ئێمە ئەم شەو هەر چاوپێکەوتنمان ئەبوو لە بەردەم ئەنجومەنی وەزیران و ئێستش برادران لەوێن چاوەڕێی کۆبوونەوەی پەرلەمان دەکەین بۆەوەی لەگەڵ پەرلەمانیشدا دووبارە دابنیشین بە فعلی و
دوا قۆناغی کەیسەکەی خۆمان بۆ ئەوان ڕوونکەینەوە و بزانین ئەوانیش چۆن هاوکاریمان دەکەن. زۆر باشە هیچ کەسێک هیچ لایەنێک هیچ دەستگایەک بەدەم داواکاریەکانتانەوە هاتووە یا هیچ جادا پەرلەمانێک باسی کردو کە کێشە و گرفتەکانتان دەگەێنێتە پەرلەمان و گفتوگۆی لەسەر بکەن؟ ئەو لایەنانەی کە پەیوەستن بە کەیسی ئێمە وەزیری خوێندنی باڵایە و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە ئێمە ئەم دوو لایەنەوە بڵێن ئەم دوو کەسایەتیە کە بەرپرسی سەرەکین چونکە یەک ئێمە سەر بە وەزارەتی خوێندنی باڵاین دووەمیش ئەوان کە وەزارەتی خوێندنی باڵا دەڵێ ئیمزاکردنی دامەزرانیەوە لە دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیراندایە ئەم دوو لایەنە هیچیان نە بە پەیوەندی و نە بە فعلیل ڕاستەوخۆ ناتون بەدەم داواکاریەکانمانەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز تەریاز محەممەد نوێنەری دەرچۆدانە مەزراوەکان یەکەم و دوم و سێمی زانکۆ پەیمانەکان سوپاس کە میوانی بەرنامەکەماون. بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0973 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکرێت. لاکرێ دوو مامۆستا لەسەر پۆستێکی فەیسبوک دەستگیر دەکرێن و لاولێریش ماوەی 2 هەفتەیە هونەرمەندێک بە تۆمەتی ئەنجامدانی خۆپشاندان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە زیندانی کراوە. ڕەشبەگیری و کپکردنی ناڕزایی و دەنگە ئازادەکان لە سنووری حکومڕانی پارتی دیموکراتی کوردستان بەردەوامە و ڕۆژی ڕابردوو لە ئاکرێ دوو مامۆستا لەسەر پۆستێکی فەیسبوک دەستگیر کراون. ئەیهان سەعید نوێنەری سنتەری میترۆ بە پەیامی ڕاگەیاند ئەو دوو مامۆستایە لە فەیسبوک ڕخنەیان لە دەسەڵات و شێوازی حکومڕانی لە هەرێم گرتووە، بەڵام لەلایەن هێزانمنیەکانی پارتیەوە دەستگیر کراون و گازراونەتەوە بۆ ئاسایشی پارتی لە هەولێر. لەلایەکی ترەوە بە پێی زانیاریەکانی پەیام ماوەی 2 هەفتەیە هونەرمەند شەهرام نامێق بە تۆمەتی ئەنجامدانی خۆپشاندان لە هەولێر دەستگیر کراوە. پارێزەرەکەی شەهرام نامێق ئەوەی ڕاگەیاند شەهرام بێ فەرمانی دادوەر دەستگیر کراوە و لە ئێستادا باری دەرونی و تەندروستی ناجێگیرە و ماوەی 3 ڕۆژە مانی لە خواردن ڕاگەیاندووە و داوا دەکات لایەنە پەیوەندیدارەکان بە مافەکانی مرۆڤ بەهانایەوە بچن. بانکی ڕافیدەین 25 میلیۆن دیناری بێ هیچ سوودێک وەک پێشینە بۆ ماوەی 6 ساڵ دەداتە فەرمانبەرانی حکوومەت. بانکی ڕافیدەینی عراقی لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە 25 میلیۆن دینار پێشینە دەداتە و کەسانەی هەڵگری کارتی نیشتیمانین و موچەخۆری حکوومەتی عێراقن و موچەکانیان لە بانکی ڕافیدەین وەردەگرن. لە ڕاگەندراوەکەدا هاتووەوەی ئەو پێشینەیە پێویستی بە دەستەبەر نییە و بۆ ماوەی 6 ساڵ دەدرێتە فەرمانبەران. بانکی ڕافیدینەوەشی خستووەتە ڕوو پێشەشکردنی داواکاری بۆ وەرگرتنی پێشینەکە لە ڕێگەی فۆرمی ئەلکترۆنیەوە دەبێت و ئەو بڕە پارێژ بۆ ماوەی 6 ساڵ مانگانە لە موچەکانیان وەردەگیرێتەوە و هیچ سوودێکیش ناچێتە سەر. دەستگای شەهیدانی عراق موچەی 1,200,000 دینار بۆ میراتگرانی شەهیدانی خۆپشاندانەکانی عراق دەبڕێتەوە. تارێق مەندەلاوی بەڕێوەبەری گشتی قوربانیانی تیرۆر و پرۆسە سەربازیەکان ڕایگەاند. سەدانەوەتی کارەکانی تۆمارکردنی شەهیدانی خۆپشاندانەکانی عراق تەواو بوون و بڕیارە بۆش هەر شەهیدێک و بۆ شەهید و بریندارەکان موچەی مانگانە ببڕنەوە. تارێق مەندەلاوی باسی لەوەش کرد موچەی هەر شەهیدێک 1,200,000 دینار دیاری کراوە کە مانگانە دەدرێت بە میراتگرەکانیان و بریندارەکانیش بەپێی ڕێژەیی برینەکەیان موچەیان بۆ دیاری دەکرێت. مەندەلاوی ئەوەشی خستە ڕوو ئەو بریندارانەی ڕێژەی برینداربوونیان 130 بۆ 150 مانگانە 400,000 دیناریان پێ دەدرێت و ئەوانەشی کار ڕێژەکەیان 150 بۆ 170 مانگانە 800,000 دیناریان پێ دەدرێت. هەر بریندارێکیش ڕێژەی برینداربوونی 175 بۆ 100 بێت وەک شەهیدە ژمار دەگرێت و موچەی 1,200,000 دینار مانگانەی پێدەدرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا یەدەکی گازی دۆزراوەی دەریای ڕەش لەلایەن وڵاتەکەیەوە بە نزیکەی 2 ملیار بەرمیل نەوت بەراورد دەکات. لە ئەوتارێکدا لە کۆشکی سەرۆکایەتی کۆمان ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند ئەو یەدەکەی گازی کە لە دەریای ڕەش دۆزرایەوە هاوتایی 1.9 ملیار بەرمیل نەوتە. ئەردوغان وتیشی لە ڕووی کوالیتیەوە یەکێکە لە گازە دەگمەنەکانی جیهان، دووەمین گەورەترین سەرچاوی وزەی جیهانەکە ئەمساڵ دۆزراوەتەوە. ئەردوغان ڕەخنەشی لا وڵاتانی یەکێتی ئەوروپا گرت کە نەیانتوانیوە لەسەر پرسەکانی تایبەت بە قۆبرس و سووریا و لیبیا هەڵوێستێکی باش بنوێن و هیواشی خواست هەڵوێستێکی ڕاست لەسەر پرسی ڕۆژهەڵاتی سپی بنوێنن. دادگای سعودیە 8 کەسی لەسەر دۆستی کوژرانی جەمال خاشقچی سزادا. ئاژانسی هەواڵی فەرمی سعودیە ڕایگەاند دادگای ڕیاض سزای زیندانی 20 ساڵی بەسەر 5 لە تۆمەتباران سەپاندووە و یەکێکیان بە زیندانیکردنی 10 ساڵ و دوانیشیان بە زیندانیکردنی 7 ساڵ سزا دراون. سەرچاوەکانی هەواڵ لە سعودیە بڵاویان کردوێتەوە داواکاری گشتی سعودیە هیچ زانیاریەکی لەبارەی ناسنامەی ئەو تۆمەتبارانەوە ئاشکرا نەکردووە و تەنها ئەوەیان ئاشکرا کردووە کە دادگای سعودیە 8 کەس لە سەرکوشتنی جەمال خاشقچی سزا داوە. لە ڕۆژی 2 تشرینی یەکەمی ساڵی 2018 جەمال خاشقچی ڕۆژنامەنووس لە قونسوڵخانەی سعودیە لە شاری ئیستانبوڵی تورکیا بە پلانێکی تۆکمە و پێشتر ئامادەکرا و کوژرا. بەپێی نوێترین ڕاپرسی لە ئەمریکا جۆ بایدن وەک کاندیدی دیموکراتەکان لە پێش دۆناڵد ترەمپ کاندیدی کۆماریەکانەوەیە بۆ پۆستی سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا. سنتەری لێکۆڵینەوەی بۆ یوگۆف ڕاپرسیەکی ئەنجام داوە کە دەری خستووە جۆ بایدن پاڵێوراوی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە پێشەوەی دۆناڵد ترەمپەوەی.
لە ڕاپرسیەکەدا نزیکەی 250,000 کەس بەشداریان تێدا کردووە. 152 بەشداربووانی ڕاپرسیەکە دەنگیان بە جۆ بایدن کاندیدی دیموکراتەکاندا و 142 بەشداربووانی ڕاپرسیەکەش دەنگیان بۆ دۆناڵد ترەمپ کاندیدی کۆماریەکان بووە. بڕیارە مانگی تشرین دووەمی ئەم ساڵ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا بەڕێوە بچێت کە ڕکابەری سەرەکی لە نێوان جۆ بایدن لە دیموکراتەکان و دۆناڵد ترەمپ لە کۆماریەکان. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاشماوەڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. وڵازان دووبارە سڵاوتان لێبێت دەچین لای پەیامنێرانمان سەرتا دەچین لە قەزای شارەزوور بۆ لای پەیامنێرمان و شێر محەممەد و سڵای خوا لێبێت دوایین زانیارەکانی قەزای شارەزوور چین. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام زانیاریەکانی ڕۆژ لە شارە زوور و لە ناحیە هەربەت و بەم شێوەیە سەرەتا دەمەوێت لە مەرزی باشماقەوە دەست پێ بکەم کە شەوی ڕابردوو 300 شۆفێری مەرزی باشماق بەهۆی گرفتی مامەڵەکردن و لە هەمان کاتا هاتنە ناوەی گڵابە و شۆفێرانی ئێران بۆ ناو خاکی هەرێمی کوردستان کە لە دوای سەردەمی کەرەنتینەوە ناکبێت شۆفێرانی ئێران بێنە ناو هەرێمی کوردستان پێویستە قالەڕی ماتۆڕەوە ئەو سوتەمەنی یاخود ئەو کەلوپەلانی پێیانە بیگوازنەوە بۆ شۆفێرە کوردەکان شۆفێرە کوردیەکان بیان هێنە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام بەهۆی ئەوەی کە لە ئێستادا ئەو شۆفێرە ئێرانیانە خۆیان ڕاستەخۆ دەیەنە هەرێمی کوردستان ئیش و کاری ئەوان نەماوە کە پێشتر بە وەکو خۆیان دڵەوە لەگەڵ شۆفێرەکانی قسەم کردو باس لەوە دەکەن کە ئێمە بڕیار بوو کە لە دوای کەرەنتینەوە ئێمە ئەو شمەکانە بگوازینەوە و بەشێک لە ئیشەکانی ئێمەش درراوە بەوان بەڵام ئەوان تەجاوزیان کردو لەبەر ئەوە دوێنێ شەو یاخۆ شەوی ڕابردوو گرتبوونەوەیەکی نارزانین ئەنجامدا بەڵام وەکو بە دواداچوونانی پەیام کردوێتی نیو کاتژمێر بەپێی گوتەی بەشێک لە شۆفێرانی باشماق نیو کاتژمێر هێزە ئەمنیەکانی پێنجوێن تەقەیان بەسەر مانگرتووان و شۆفێرەکاندان کردووە و بە ناچاری ڕێگاکەیان بە شۆفێرەکان کردوتەوە لە ئێستادا هاتوچۆکردنی شۆفێرانی ئێران بەردەوامە بەڵام ئاڵوگۆڕکردنی شۆفێرانی هەرێمی کوردستان مانیان گرتو لە ئێستادا زیاتر لە 300 شۆفێر دەبن هیچ کارێک ناکەن و ئەمەش داواکارن و لە هەمە داواکارن حکومەت بەدەم داواکاریەکانیانەوە بێ ئەو بەڵێنانی کە کاتی کەرەنتینە پێیان داون جێبەجێ بکەن و لە هەمان کاتیشدا بەهۆی تەقەکانەوە نا بەڵام بەهۆی گازی فرمێسک ڕێژەوە دوو شۆفێر بریندار بوون و بەهۆی ناجێگیر بای تەندروستیان ڕەوانی نەخۆشخانە کراون بڕیاریشە گرتبوونەوە و ناڕەزایەتەکانیان بەردەوامی بۆ لە ئێستاشدا بەردەوامی هەیە وەکتی ڕۆژنامەوانی پەیامیش بە دڵنیاییەوە بە دوواداچوون دەکەین و ڕووماڵی مەیدانیمان دەبێت لەو بابەتەوە پرسێکی دەکە دەمێ باسی کەم زانیاریەکانی ناحی بەمە دووبارە ناکەمەوە کە تەوەریشمان هەبوو لەسەری بەڵام ئەوەی کە ئیزافەی خەبەرەکانە دوێنێ قام و لە هەمان کاتە پارێزگای هەڵەبجە سەردانی ناحی بەمۆی کردووە لە نزیکەوە لەگەڵ با بڵین بدیر ناحی بەمە کۆبوتەوە لەگەڵ شۆفێران کۆبوتەوە لەگەڵ دانیشتوان و ئەنجومەنی و ڕیشپیانی ناحی گڵێجاڵیش کۆبوتەوە بەڵێنی داوە کە دووبارە هەوڵەکانیان بۆ چاکردنی ڕێگاکەوە بۆ کردنەوەی ڕێگاکە بدەن و لە هەمان کاتیشە ئەویش بە هەمان شێوەی چۆن مەرزی باشماق شۆفێرەکانی کار نەکەن بە هەمان شێوە ناحی بەمۆش شۆفێرەکانی ناهێڵ ڕێکار بکەن و ڕێگاکان گرتو دەیەها ئۆتۆمبیلی بار هەڵگر لەسەر ئەو ڕێگایە با بڵێن ماونەتەوە کە بەشێکیان باریان پێوە زۆربەی بارەکانیش کەرەستەی بیناسازین و باسیشان لەوە کردووە خۆپشاندراکە قسەشمان لەگەڵا کردن دەڵێن ئەگەر بێت و خواردنیش پیان بێەوە خواردنی خێراشیان پێ بێ ئەمە هەر ڕێگە نادن کە لەو مەرزەوە هاتوچۆ بکەن چونکە ئەو مەرزە خێروبێرەکەی بۆ چەند کۆمپانیایەک و چەند کەسێکی شخصیە و لە هەمان کاتا تۆز و خۆڵ و خراببوونی ڕێگاکەشی بۆ ئەوانە لە هەمان کاتیشە تەوەرێکی ترمانەیە مەیدانی ئاژەڵانە لە شارە زوور یاخود لە گوندی قەرەگۆل جیاوازی ئەم مەیدانە وەکو چۆن کوشتارگەی نوێی سلێمانی لە سلێمانی نەما و ئێستا هاوتۆ گوندی قەرەگۆل بە هەمان شێوە لە ساڵی 2009 مەیدانی ئاژەڵانەکەش دروست کرا بەڵام بەهۆی کێشەوە زیاتر لە 10 ساڵە ئەو مەیدانە بە هەیکەلی ماوەتەوە و هیچ کارێکی ڕۆژانی تیا جێبەجێ ناکرێت بەڵام بەپێ
بدۆدەچوونەکانی ئێمە پارێزگاری سلێمانی بڕیاری داوە کە ئەو ناوەندە قاچاخانە یاخود نایاسانی کە لە پارێزگای سلێمانی هەیە تایبەتە بە مەیدانی ئاژەڵان سەر بڕین و چوونەتە ناو ماڵەکانەوە بڕوخێنرێن بەڵام هەر لە کتابەکەش هاتووە حکومەت یاخود حکومەتی خۆجێی سلێمانی بەرپرس نییە لەوەی کە خەڵک ناچار بکاتە مەیدانەکەی قەرەگۆڵ بەڵام ئەوەی کە دەنگۆ بوو دەوترا کە دانیشتوانی گوندی قەرەگۆل لەگەڵ ئەم مبادرە یاخود ئەم پرۆژەیانین دوای ئەوەی کە واژۆ لەلایەن ئەنجومەنی گوندەوە کۆکرایەوە پێ دۆدەچوونەکانی ئێمە زۆربەی دانیشتوانی گوندەکە ڕازی بوون بەکردنەوەی مەیدانەکە ئەویش لەبەر ئەوەی کە تمۆحیان لەوە هەیە لەم قەیرانەدارایە لەم دۆخە خراپە و لەم دۆخە ناجێگیرەدا بەڵکو ئەوەی لە ئایندەدا بتوانن گەنجەکان و ئەو کەسانی کە بێکارن من دەمەوێت بپرسم ئایا ناڕزایی شۆفێرە کوردستان یا هەرێمی کوردستان لە باشماخە لەوەی کە ئەوەی کە ئێستا دەبینێت ڕێگای سەرەکی ئەلبەتە وشارەگەر گوێت لێمە وشار دەمەوێتەوە بپرسم ئەو شۆفێرانەی کە لە هەرێمی کوردستان ناڕازین ئەم شۆفێرانە لە ئێستادا کار دەکەن بەڵێ وشار دەمەوێت بپرسم ئەو شۆفێرانەی کە لە هەرێمی کوردستان یا لە باشماخە نایانەوێت شۆفێر ئێرانیەکان بێنە ناوەوە لەبەرەوەی کە خۆیان بارەکان بێنە ناو هەرێمی کوردستانەوە ئەم بارهەڵگرانە بەشێکی زۆریان حتمما ترانزێتە ئایا ئەمە بەپێی یاسای نێودەوڵەتیە داواکاریەکانیان تەنها مەبەست شۆفێرین بارهەڵگرەکانی دیکە یا بە ترانزێتیشەوە بەگشتیە بزەبت لەوەی کە ترانزلێت باسان کرد ئەوان وتیان ئێمە هیلاقی ترانزلێتمان نییە کاتێک لە وڵاتێکی ترە و بە ئێرانە دێتە هەرێمی کوردستان هیچی لاقێکی و بابەتەمان نییە بەڵام ئێمە زانیاریمانەیە بەپی گوتی خۆیان بەدواداچوونیان کردووە دڵنیا بوونەتەوە لەوەی کە ئەو شۆفێرانشی کە لە ناو بابڵە ئێراندان و لە مەسفەکانی ئەوێ ئەو خامە بۆ بەرهەمێنن و دەیپاڵێون بۆ سوتەمەنی دەهێنرێتە هەرێمی کوردستان و بە هیچ شێوەیەک داخڵی ئۆتۆمبیلەکانی تر ناکرێ ئەمەش بە گوتی خوان هیچ جیهەتێکی با بڵێن معنیە لە ناو حیزب زۆر سپاس بۆ پێیانێرمان و شەر محەممەد لە شارە زرۆ لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەر ئەوەی کە مۆبایلی زیرەک چۆن ئێستا شوێنی بە لاپتۆپ لێش کردووە یا بە زۆر لە زۆرەکان شوێنی لاپتۆپی گرتووەتەوە ئەگەر بەبیرمان بێت دیارە لە ساڵەکانی پێش چەند ساڵی پێشوو کە زیاتر باوی لاپتۆپ بوو ماوەی چەند ساڵێک لە نێوان کۆمپیوتەری دیسکتۆپ و پێشەوەی کە مۆبایلە زیرەکانە بەم شێوازە بێت زۆربەی کارەکان خەڵکی فەرمانبەر یا خۆتەوانی کە کار و پیشیان بە تەکنۆلۆژیاوە هەبوو کاریان بە لاپتۆپ دەکرد بەڵام ئێستا کە مۆبایلە زیرەکان تا دێت پێشکەوتوتر دەبێت بە زۆر لە جۆرەکان ڕێگەیان بە لاپتۆپ لێش کردووە لەسەرم بابەتە دیارە میوانداری زۆر بەڕێز کار ئامانج مستەفا شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاریمان کردو کە ئاگامان زۆر سپاس بۆ دەرفەتە دەمێت بزانم ئێستا لاپتۆپ زیاتر لەکوێ و چۆن بەکاردێەوە تا چەندە مۆبایلە زیرەکەکان ئێستا شوێنی لاپتۆپیشیان لێش کردووە. سەرەتا دەستخۆشی بەڕێستان دەکەم بۆی کە بانکێشتانکردن بۆ پرۆگرامە زۆر لێرشەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەر و بیسەری کەناڵی پەیام سپاس. دیارە ئەگەر ئێمە باسی هەندە مۆبایلە زیرەکەکان بکەین بەام دەتوانین داینین بە دوو قۆناغێکیان تا پێش ساڵی 2008 قۆناغێکیان لە 2008 بەدواوە تا پێش 2008 زۆربەی بەکارهێنەرانی مۆبایل هەندیان بەکار هێنا بەس بۆ تەلەفۆنکردن و ناردنی نامە و ئەو بابەتانە بەڵام لەگەڵ ئەوەی کە با بڵێن تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە چوو وردە وردە وای کرد کە لە هەندا گۆڕانکاریەکی زۆر زۆر بەرچاو بێتە پێشەوە وردە وردە ببێتە جێگرەوەیەکی زۆر باش بۆ کۆمپیوتەر بەڵام ئەگەر ئێمە باز لەوە بکەین کە ئایا توانیوێتی بە تەواوەتی جێگرەوەی کۆمپیوتەر ببێت یاننا دەتوانین ئەو بابەتە بەو شێوازە باسکەین کە ئایا ئەو بەکارهێنەرەی کە ئیش بە کۆمپیوتەر دەکات بۆ چ پێویستیەک واتە چی ئەوێت لە کۆمپیوتەرەکە تا ئەوەی کە ئایا مۆبایلەکە توانێت جێگرەوەی بێت بۆی یاننا هەندێک لە ئێمە مۆبایل وەکو کەرەستەی وەکو ئامێری وەکو جیازێ بەکارێنین بەس بۆ سوسیال میدیا و ئیشی ڕۆژانە بۆ ئەو کەسانە ئەکرێت جێگرەوەیەکی زۆر زۆر باش بێت چکە لەگەڵەوەیدا قیاسی بچووک بۆتەوە ئەتوانێت بۆ ماوەیەکی زۆرتر کارەبا ڕاگرێت لە هەموو شوێنێ بەردەستە پۆرتابڵە بەڵام بۆ هەندێک کەس ئێستا نەیتوانیەوە بە تەواوەتی جێگرەوە بێت بەهۆی ئەوەی کە هەندێک ئیشی تایبەتیان پێەیە کە لە ئێستادا مۆبایل نەیتوانیوە ئەو ویست و خواستانەی ئەوان وەکو پێویست بەجێبێنێت. کاگامان کەمێک ڕا دەکرم کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە لە کەرکووک دەچینای و کۆنفرانسە دەگەڕێنەوە کێشەیە لەسمەد
بەڵازان دەچین لای و کۆنفرانسە بزانین باز لە چی دەکات دەگەڕێنەوە. نوێنەرانی عێراق لە کەرکووک سڵاو ئێمە مامۆستایان و فەرمانبەرانی بەشی خوێندنی کوردی لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک و لەسەر میلاکی هەمیشەی وزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانی عێراق کە تەنسیب کراوین بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک بەهۆی ئەو ستەمەی کە لێمان کراوە لە زەوتکردنی مافەکان و نەدانی شایستەدارایەکانمان ئێمە وەک کادیرانی پەروەردەی هەستان بەنجامدان دەیان گرتبوونەوە خۆپشاندان و چالاکی بەڵام بەبێ هۆدە. ئەمڕۆ دەمانوێت ئاگدارتان بکەینەوە کە بە شێوەیەکی فەرمی داوا دەکەین کە چاوپێکوتین لەگەڵ بەڕێز مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق بۆمان ساز بکرێت بۆ ئەوەی کێشەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ چارەسەر بکات و پاش 15 ڕۆژ لەم کۆنگرەیە ئەگەر وەڵامیشی ئۆتۆمان نەدرێتەوە ئەوە دەست دەکەین بە زنجیرە خۆپشاندانێکی ئاشتیانە تا مافەڕەوەکانمان بەدەست دێنین. مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کەرکووک 8 ئەیلولی 2020 دلێر سەلی مامۆستا. بەڵێ کاگەمانچ دەگەڕێمەوە لای بەڕێز دەمێ و بپرسم کە لەگەڵەوەی کە موبایل پێشکەوتوترە بێت وە بەرنامی زیاتری بۆ دەبێەوە ڕۆژ لە دوای ڕۆژ شتی نوێ دێتە ئاراوە لەگەڵیشیدا لاپتۆپ ئەویش پێشکەوتن بەخۆی دەبینێت ئەو پێشکەوتنی کە لە لاپتۆپە هەیە ئەو لاپتۆپە نوێیانەی کە هەیە توانێتی ئەو بسەرمێنێت کە بڵێ منیش هەم لە ساحەکەی و تەناتۆ ناتوانانی بێتە جێگرەوی من زۆر ڕاستە هەروەک بەڕێزت ئاماژت پێکرد لەگەڵەوەی کە هەندەکان ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتوترە بن مواسفات و دەتێلێکی باشە لە سەریان بەکاردێنرێت لە هەمان کاتیشدا کۆمپیوتەرەکانیش دوانەکەوتون ینی ئەوانیش بە ئەو پێ هاتوونەتە پێشەوە لە ئێستادا ئەگەر بە پێی با بڵین پلتفۆرمەکان دای بنین بەشێکی زۆر لە بازاری ئەو ڕۆکەدا بەدەست پلتفۆرمەکانی هەندە زیرەکەکانەوە واتە iOS و ئەندروید و ئەوانەوەیە ئەویش بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی ئێمە بەکارهێنەری تایبەت نین واتە ویستی ئەوان خواستی ئەوان بۆ هاند بەس هەندێک ئیشی ڕۆژانەیە کە ئەو بابەتانە لەسەر هەندێک بەدی دەکرێت و پێویست ناکات تۆ کۆمپیوتەرێکی با بڵین قرس لەگەڵ خۆت بێنی و بەریت بۆیە بە هەندەکە دەتوانی بەکاری بێنیت. بەڵام کاگەمان جگە سەرنج بین ڕاستە هەندێک ئیشی لە لاپتۆپ وەرگرتووەتەوە مۆبایلی زیرەک ئیلام ئەگەر کەسێک بۆ نمونە ئێستا ئەگەر ئەوانەی کە ئیشی گرافیک دەکەن باشە پەنا بۆ لاپتۆپ دەبن بەڵام هەندێک گرافیکی ئاسان لە مۆبایلەکەشا دەکرێت ئەگەر بشیەوێت جارێکی تیگە نمونە هەندێک ئیشی زیاتر گەورەتر گرافیک بکات زیاتر پەنا بۆ دیستۆپەکە دەباتەوە جارێکی تر تاوەی کە لاپتۆپ بکرێت کەواتە مەکانی لاپتۆپ بەرەوکوێ دەڕوا جارە نووسی بەم شێوازەکە لە نێوان مۆبایلی زیرەک و جارێکی دیکە دیستۆپ کە دەگەڕێتەوە سەر ساحەکە کاری پێ دەکرێت چونکە پێم وایە کۆمپیوتەری بەهێز ئەم ڕۆوەندەی کە لەناو دیستۆپ و کەیسەکانە جێ دەکرێتەوە لە لاپتۆپێکا جێ نابێتەوە پێم وایە. زۆر ڕاستە هەر بەو شێوازەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد دیارە ئەگەر ئێمە بە دوای شتێکی زۆر زۆر بەرز بگەڕین یەکەم شت کە دەستنیشانی ئەەکەین کەیسە دەسکتۆپە بەڵام هەندێک بابەتەوە ینی پێویستە ئێمە بۆ ئاسانکاری خۆمان بۆ ئیشی ڕۆژانەی خۆمان شتێکمان لە بەردە سابێک شتێکی مامناوەند لە بینی سمارتفۆنەکان و کۆمپیوتەرە گەورەکان بۆی کە ئێمە بتوانین لە هەموو شوێنێک بە ئاسانی و ئیشەکانی خۆمان بەڕێوەبەرین بۆیە لاپتۆپ لە ئێستاشدا هەر هەیە و لە داهاتووشدا هەر ئیشی پێ دەکرێت ئیشی هەر پێ دەکرێت لە داهاتوویەکیشدا. زۆر باشە ئەو هەردە یاخود ئەو میمۆریانی کە لە کۆمپیوتەردا هەن ئێستا لە کۆمپیوتەر زۆرێکیان هەر ئەوە ماوەتەوە کە کەیسێکی گەوری لەگەڵا بێت توانێتی و پێشکەوتنی هەبێت کە بۆ من لە لاپتۆپێکی بچووکە تەواوی ئەو هاردوو تەواوی ئەو بەهێزی کە لە کۆمپیوتەرێکی کەیسدارە هەیە بەدەست بێنرێت ئەگەر لە ڕووی پارچەکانەوە لێکۆڵینەوەیەکی لەسەر بکەین دەتوانین بڵین هەر پارچەیەکە لەسەر دسکتۆپەکە بەکارهاتووە هەمان پارچە لەسەر لاپتۆپەکە بەکار هاتووە بەڵام لە قیاسێکی بچووکدرا تەبان لە کارەبایەکی کەمتر بەکاردێنێ و لەگەڵ ئەوەشدا لەوانەیە لاوازیەک بەخۆیەوە ببینێت لاپتۆپەکە لەوانەیە لاوازێک بەخۆیەوە ببینێت چکە لەگەڵ بچووکردنەوە یەکێک لە لاپتۆپەکان یەکێک لە شتێک کە زۆر بەرچاوی دەگرن ئەویش ئەوەیە کە بتوانن تا ئەو جێی کە دەگونجێت کارەبا و ڕێژەی بەکارهێنانی کارەبا لە ناو کۆمپیوتەرەکەدا کەم بکەنەوە بۆی کە ئەو پارچەیەکە لە سەرەتی بتوانێت مەودایەکی زیاتر کاتێکی زیاتر بتوانی بەکاری بێنی ئەوە ژوای کردو پارچەکان بچووکترکەنەوە و لەگەڵ ئەوەشدا لە خێرایی و قووەتی ئەو پارچانە دێتە خوارەوە تەبان
زۆر باش کاتێ ئێستا لە چە ڕوویەکەوە لاپتۆپ بەهێزترە لە مۆبایلی زیرەک وە لە دیستۆپەکان دەتوانین بڵین لە ئێستادا لاپتۆپەکان شتێکی مامناوەندن لە بینی سمارتفۆن و کەیسەکاندا هەرچەند سمارتفۆنەکانیش ئێستا زۆر پێشکەوتون هەم لە ڕووی ستۆرەیج و ڕام و CPU و GPU ئەو بابەتانەوە شتەکانی ناوخۆیانەوە بەڵام کۆمپیوتەرەکانیش هەر بەو شێوازە هەر زۆر پێشکەوتون کۆمپیوتەرەکانی شەر CPU زۆر باشیان هەیە GPU زۆر باشیان هەیە هەر بەو شێوازە زۆر باشە کۆمپانیای مایکرۆسۆفت لەگەڵەوەی کە بەرنامێکی زۆر دەخاتە بازارەوە و بۆ کۆمپیوتەرەکان بۆ لاپتۆپەکان بەکاردێنێت ئەوش لە ئێستادا کار لەسەر موبایل دەکات ڕۆژ بە ڕۆژ موبایلی پێشکەوتو دێنێتە ئاراوە ینی ئەوانیش درکیان بۆ کردو کە وردە و دەخەری کە موبایل جێگرەوەی لاپتۆپ و کۆمپیوتەر دەبێت خۆی زۆربەی کۆمپانیا گەورەکان تەنیا لە یەک بواردا یش ناکەن یعنی کە سەیری بکەن با بڵین کۆمپانی مایکرۆسۆفت کۆمپانی گوگل زۆربیان کە سیر دەکەن ینی جەماوەرێکی زۆر هەیە ویستێکی زۆر لەسەر سمارتفۆنەکان هەیە ئەوانیش دێن ئەو ساحەیە و ئیشی تیاکەن و بەدڵنیاییەوە ئەوانیش پرۆداکت و تایبەتی خۆیان هەیە بۆ بازارە بەڵام ئەو شتەی کە زۆر بەرچاوە ئەویش ئەوەیە هەر کام لەو کۆمپانیانە کە هاتوون ویستویانە بە شێوەیەک لە شێوەکان ینی جەماوەر بەرەو خۆیان بازارەکە بەرەو خۆیان بکێشنەوە بۆیش بەدانانی پلتفۆرمایەکی تایبەت بخۆیان بۆ نێسا شەریکەیەک وەکو شەریکەی گوگل لە سەرتاوە کە هات بەدانانی پلتفۆرمی ئاندروید ویستی کە خواستی خەڵک بەرەو خۆی ڕابکێشێت و بازارەکە بە تەواوەتی بگرێت و ئێستاش بەشێکی زۆر لە هەندە زیرەکەکان پلتفۆرمی ئاندرویدیان لەسرە ئەگەر بە ڕێژەیەک هەڵی سنگێنین لە هەموو دنیادا بە ڕێژەی تقریبان 39 هەموو سمارتفۆنەکان دەتوانین بڵێن بە هەموو کۆمپیوتەر و سمارتفۆنەکان پلتفۆرمەکەیان ئاندرویدە ڕێژەکە لە سا 35 بۆ ویندۆزە و لە سا 14 بۆ iOS ینی بەشێکی زۆری شەریکەی گوگڵە لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی پرۆگرام سازی و ئەمانەوە جیاوازی لە نێوان لاپتۆپ و مۆبایلە زیرەکان ئێستا لە چیایە چونکە دەبین ڕۆژ بە ڕۆژ مۆبایلی زیرەک زیاتر دێت ئایا بۆ خێراییەش لاپتۆپ پێش دەکەوێت؟ بەڵێ هەر بەو شێوازە بەو خێراییە لاپتۆپیش پێش دەکەوێت زۆربەی کۆمپانیەکان و شەریکەکان لەگەڵ ئەوەی کە با بڵێن ئەگەر بەرهەمێکیان هەبێ پرۆگرامێکیان هەبێ هەوڵ دەدەن بۆ هەموو بابەتەکان بۆ هەموو پلتفۆرمەکانی دروستکەن زۆربەی شەریکاتەکان لەگەڵەوەی کە پرۆگرامێکیان دەبێ هەوڵ دەدەن با بڵێن بۆ پلتفۆرمی iOS هەمان ئیش بکەن وەک لەوەی کە مەسەن بۆ ئەندرویدەکەی ئەەکەن بۆ ویندۆزەکەی ئەەکەن بۆ OS6 ماکەکەی ئەەکەن ینی هەوڵەدەن لە هەموو بوارێکدا بچنە پێشەوە وانە بێت لە بوارێکدا پێشکەون و لەوانەی کەدا دواکەون پێکەوە ئەچنە پێشەوە ئێستا توانی مۆبایلی زیرەک لە بری لاپتۆپ بەکاربێنی ئێستا بەڵێ بۆ هەندێک لە بەکارهێنەران ئێستا بە تەواوەتی ئەو شتە جێکەوتووە ینی بۆ کەسانی کە سوسیال میدیا وەکو پێشتر بە بەڕێستان وەکو سوسیال میدیا و گەڕان لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاری دێنن ئێستا جێگرەوەیەکی لە سەدا بەڵام بۆ هەندێک بابەتی دیکە کە بەڕێزیشان ئاماژەتان پێکرد ئەو کەسانەی کە بە تایبەت دیزاینەرن ئیشی گرافیکی با بڵێن تۆزێک قرس ئەکەن بە کۆمپیوتەر و دەسکتۆپ و ئەو بابەتانە یا ئیشی هەندەسی قورسی پێەکەن ئێستا نەیتوانیەوە بە تەواوەتی جێگرەوەیەکی باش بێت بەڵام بەو پێی کە ئەچێتە پێشەوە دڵنیام تا چەند ساڵی داهاتوو بەو خێرایی کە تەکنۆلۆژیا بەرەو پێشەوەچێت ڕەنگە تا چەند ساڵی داهاتوو بە تەواوەتی سمارتفۆنەکان وردە جگای کۆمپیوتەرەکان لاپتۆپەکان بگرنەوە وردە ئەگە سەیری شکل و شێوازیان بکەین تا هاتووە نۆتبوک و ئۆڵترابووکەکان وردە لە شاشە و ئێلیدیەکان بچووکتر بۆتەوە بەڵام لە هەمان کاتدا شاشە و لیدی سمارتفۆنەکان گەورە بۆتەوە و نزیک بۆتەوە ئێستا لە 7 ئینچ لەلایەکی دیکەشەوە لە هەمان کاتیشدا تەنیا گەورەبوونەوەی شاشەی بەخۆیەوە نەدیوە لە هەمان کاتدا ستۆرێجی زۆر بە باشی هێناوە سەرێ لە هەندێک لە سمارتفۆنەکان وەک ئاگادارن ئێستا 512 گیگابایت و 1 تەرابایتیان هاتووە و ڕامیشان زۆر بەرز بۆتەوە ئێمە گەر بگەڕینەوە سەیری 2009 بکەین کە سەرتاوانە هاتوون کۆمپیوتەرەکەمان 4 گیگا بوو 4 گیگا بوو ئێستا سیر دەکەی مۆبایلەکەت ڕەمەکەی 4 وانە بەڵێ ئێستا مۆبایل هاتووە بە 8 بە تەنانەت بە 12 گیگابایت ڕامیشەوە هاتووە زۆر پێشکەوتون زۆر باش کاگەمان کەسێک بێت مۆبایلێک بەردەست بکە یاخو بیکڕێکە بتوانێت ئەو ئیشێکە لە لاپتۆپ لە مۆبایلە بیکە لەسەر چ پێوەرێگە مۆبایلە هەڵبژێرێت پرسیارێکی جوانە
ئەو بابەتە دەگەڕێتەوە سەر ویستی کەسەکە ینی کەسەکە دەبێت لەگەڵ خۆی یەکلا بکاتەوە منێک کە بەکارهێنەرم منێک کە بەکارهێنەری ئەو جیازەم چم لەو جیازە ئەوێت ئەم هەوێت چم بۆ جێبەجێ بکە لە ڕۆژە ئیشێکم بۆ ئەکات بەپێی ئەو ئیشەی کە لێم ئەوێت من ئەتوانم با بڵم کۆمپیوتەر دسکتۆپ یا هەندێکی زیرەک یا هەر کامێک لەوانە بۆ خۆم هەڵبژێرم ئەگەر بەکارهێنەرێکی ئاساییم مۆبایلەکە زۆر بە جوانی هەموو ئیشەکانی من چارەسەر دەکات بەڵام ئەگەر بەکارهێنەرێکم تەلەبەیەکم بە ڕۆژدا ئەچمە با بڵێن زانکۆیەمەوەوانە ڕەنگە بۆ هەندێک پرۆگرامم پێویستم بە لاپتۆپیش هەبێت ولا هەندێک بابەتیشدا هەردووکیان پێویستە ینی ئێمە ئێستا بە تەواوەتی یەکیان جێ ئەوەی کیانی نەگرتوێتەوە کە ئێمە بڵین هەردوو ئیشەکە بە تەواوەتی بۆ ئێمە ئەکات لە هەندێک بابەتەوە ئێمە کە سەیری بکەین هیچیان نەیتوانێت بە تەواوەتی جێ ئەوەی کیان بگرێتەوە زۆر کات پێویستە هەردوو جیازەکەمان تۆڕی کۆمەڵایەتی ناکرێت تۆ لاپتۆپەکە بکەیتەوە هەموو بۆنێ زۆر ڕاستە جیاوازی نێوان یا با بڵێن تابلێت و ئایپادەکان دەچنە چوارچێوەی کامیانەوە سمارتفۆنەکانەوە یاخود لاپتۆپەکانەوە ئێستا بەڕاستی ئەوەندە نزیک بوونەتەوە لە یەک ئەوەندە دتێڵیان تێکەڵاو بووە پێکەوە ینی ناتوانانی بڵێ مەرزێکی نێوانیان دیاری بکەیت کە تا ئێرە با بڵێن ئۆلترابوو کە نۆتبوو کە لێرەوە تابلێت دەست پێ دەکاوە لێرەوە سمارتفۆن دەست پێ دەکات ئێستا بە شێوەیەکی گشتی زۆر شتەکە ئالۆز بووەتەوە کە سەیر دەکەین لەسەر هەندێک کۆمپیوتەرەکان سیم ئەخۆن 4G و 5G ئەوانە سەپۆرت دەکەن لەلایەکەوە کە سەیر دەکەین لەسەر تابلێتەکان بە هەمان شێوە لەسەر هەندەکان کە بە هەمان شێوە لەسەرێت ینی ئەو تەکنۆلۆژیایی کە بەکاری دێن لەسەر هەرسێکیاندا وردە تێکەڵێک بووە لە هەموو شتەکانی ڕۆژ ئێستا پێم وایە کاگامەنج خەریکە جاران ئەگەر بۆن منە هەر هیچ نەبێت تابلێت و ئایپادەکان بۆ مناڵەکانیش بکڕێبانە ئێستا مناڵیش خەریکە مۆبایلی بۆکردن لە بری تابلێت و ئایپاد چکۆ دەڵێ سبێنی هەر پێویستی پێی دەبێت واتە مۆبایلی زیرەک تەنها ڕکابەری لەگەڵ لاپتۆپا ناکات لەگەڵ تابلێت و ئایپادەکانی شایکات دەتوانێت بەڕاستی شوێنی تابلێت و ئایپادەکان بکرێتەوە چکە ئێستا بەشێک لە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانیش لە نووسینی وەردەکانە پەنا بۆ مۆبایلی زیرەک نابن بۆ تابلێت یاخود بۆ لاپتۆپ دەبنەوە زۆر ڕاستە وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد بەشێکیان ئەگەڕێنەوە بۆ سەر لاپتۆپ بەڵام لە هەمان کاتیشدا بەشی زۆریان لەوانەیە لەسەر هەندەکە بمێننەوە لەسەر هەندەکە بمێنەوە بەڵام بەو شێوازەی کە ئەچێتە پێشەوە ئەگەری ئەوە هەیە ئەگەری ئەوە هەیە لە ماوەیەکی کەمدا ڕەنگە لە 5 ساڵ ساڵی داهاتوودا بە تەواوەتی هەموو ئیشەکانی کە ئەو ڕۆکە وەکو مۆبایلێک ئێمە یا کۆمپیوتەرێ بەکاردێنی لەوانەیە هەمووی لەسەر جیازێکی بچووکتر بە کێشێکی کەمتر لە هەمان کادا بە پارەیەکی گونجاوتر و ئیشێکی باشتر بۆ ئێمە بکە ڕەنگە هەموو ئیشەکانم لە داهاتوودا بە هەندێک چارەسەر بێت جێبەجێ بێت تا چەند ساڵ پێش ئێستا ئەو ئیشانەی کە وەڕۆکە بە مۆبایلێ دەکرێت ڕەنگە هەر بیریشمان لێ کردبایەتەوە خۆمان ینی گاڵتەمان کردبایەکمان شتێ ئەشتوی و ئەگەری کەمی هەیە بەڵام ئەو ڕۆکە هاتوۆتە دیەوە هەگەمات من وای دەبینم کە لە ئێستادا و جیاوازە گەوری کە لە نێوان لاپتۆپ و مۆبایلە هەیە پرفرۆشترینی مۆبایلەواتە لە فرۆشتن و لە داهاتە مۆبایل لەوانێ زۆر لە کۆمپانیەکانی لاپتۆپ و کۆمپیوتەر پێشکەوت بێ ئەمە تا چەند ڕاستە وەک پێشتر باسمان لێ کرد بەشێکی زۆری بازار ئەو ڕۆکە لە ڕاستیدا بەدەستی هاند و مۆبایل و تەبلێتە بەشی کەمی ئێستا لە دەستی کۆمپیوتەردا ماوەتەوە ئەویش هۆکارەکەی ئەوەیە هۆکاری سەرەکی ئەوەیە ئەو کەسێک کە بەکاری دێنێت کەسێکی تایبەت نییە کەسێکی پرۆفشناڵ نییە یعنی ئەگە کەسێکی تایبەت بیهەیە بەکاری بێنێت ینی هیچ ڕێگایەکی لە بەردەم نییە لە ئێستادا دەبێت خۆی یەکلا کاتەوە یا دیسکە بەکاربێنی و لە شوێنێک بە تایبەت بیهێڵێتەوە چکە بۆ گەڕان نابێ بۆ هێنان و بردن نابێ یا لاپتۆپێک بەڵام ئەگە کەسێکی ئاسایی بێت یارە هەر مۆبایلەکە بەکاربێنێت ئێستادا پێشکەوتترین لاپتۆپ چی بێ لە بازارەکاندا گەرزانیاری دەبێت لە ئێستادا کۆمپیوتەرەکان زۆر بە خێرایی دەستنە پێش و ئێستا زۆربەی کۆمپانی گەورەکان کۆمپانی HP کۆمپانی سۆنی کۆمپانی MSI کۆمپانی دێل زۆربیان کۆمپیوتەرایەکی زۆر پێشکەوتو واتە زۆرتر لە ناو بازاردا بە کۆمپیوتەری گەیمینگ دەناسێن زۆر با دیتێلی زۆر باش بۆ خەڵک زیاتر ڕوو لە ئەپڵەکە کۆمپیوتەری ئەپڵ هۆکار چییە؟ ئەپڵی شەر کۆمپیوتەری زۆر باشی هەیە بەڵام ڕەنگە لە ئێستادا ئەگەر وەکو لایەنی مادی سەیری بکەین کۆمپیوتەرێکە براندی ئەپڵی بەسەرەوە بێت ڕەنگەگە هەمان کۆمپیوتەر ئێمە لەسەر شەریکەی HP یا دێڵ یا شەریکەکانی کە بکرین زۆر بە بەهایەکی کەمتر بەردەستە بەڵام دیارە کۆمپیوتەری ئەپلیش
کوالیتێکی زۆر زۆر باشی هەیە. زۆر باشە. ڕێنمایتان بۆ وانەی کە ڕەنگە بە مۆبایلی زیرەک ئیشوکاریان بەڕێوە نەچێت. ئایا لاپتۆپ هەڵبژێرن یاخود کۆمپیوتەر و دیستۆپ؟ ئەو کەسانەی کە ئەیانەوێ خوانی گلاکەنەوە بۆ ئەوەی کە لە بینی لاپتۆپ و دسکتۆپ کامیان بەکاربێنن پێم باشە لایەنی باش و لایەنی خراپی هەردوو بابەتەکە بۆ خۆیان بنووسن لە کۆتاییدا بڕیارێک بن کە ئەیان هەوێ کامیان بەکاربێنن. ئەگەر کەسەکە با بڵێن لەوانەیە ڕۆژنامە نووسێک بێت کە هاتوچۆی بەردەوامی ڕۆژانە زۆر زۆر بێت ڕەنگە بە لاپتۆپێک بۆ ئەو زۆر گونجاوتر بێت وەک لەوەی کە دیزاینەرێک بێ و لە شوێنێک و ئۆفیسێکی دانابێ و ئیشی ڕۆژانەی پێ بکات. یعنی لێرەدا زۆر زۆر گرینگە ئەو کەسێک کە بەکاری دێنێت کەسەکە کەسێ بێت کە بە بەردەوام بێت و بچێت یا کەسێک بێت لە شوێنێکی تایبەت دابێت ڕووی توانایی و هەرگیز لاپتۆپ بتوانێت شوێنی دیستۆپ بڕکاتەوە. ئێستا زۆر لە لاپتۆپ هەیە کە مواصفاتێکی یەکجار لەسەرەوەیان هەیە یەکجار لەسەرەوەیانە بەڵام لەگەڵەوەشدا زۆر سێرەکەشیان لەسەرەوەیە. ئێستا کۆمپیوتەر هاتووە بە ڕامی 128 گیگابایتەوە. ئێستا کە سەیری ناو بازار بکەین ئەبینی ئامەی بازار 4 گیگ و 16 گیگە بەڵام لاپتۆپیشمانەیە 128 گیگابایت ڕامی هەیە. لاپتۆپمانەیە سێ هارد سپۆرت دەکات هاردێکی M2 هاردێکی SSD هاردێکی بۆ چ کارێک بەکاردێنێت ئەوانە زۆربیان بۆ ئیشی هەندەسی ئیشی دیزاین و گرافیکی و ئیشای قورزیە یاری گەیم بەشێکی زۆریش لەو کەسانی کە ئەوڕۆکە کۆمپیوتەر بەکاردێنن گەیمێرن ئەنی بۆ گەیمیش بەشێکی زۆری لە بازار گرتۆ بخۆیەوە. بەتەوانەی کە ئێستا زیاتر لاپتۆپ بەکارێنن کێن؟ ئەوانەی کە لاپتۆپ زۆرتر بەکارێنن ئەتوانین بڵێن بەشێکی زۆریان تەلەبە یا فەرمانبەر کە ئیشێکی بەردەوامی ڕۆژانیان هەیە توانین بڵێن ئەو کەسانن. لە ڕووی بزنسەوە لە بازاری ئێمەیە ڕکابی ڕەنگە هیچ لە لاپتۆپ نە دیستۆپەکان ڕکابی مۆبایلی زیرەک نەکەن بەڵام لە نێوان دیستۆپ و لاپتۆپ ئێستا چۆنە؟ ئەفوو پرسیارەکە ڕەنگە ئێستا مۆبایل یا سمارتفۆنەکان لە ڕووی بزنس و بازرگانیکردن لە بازارەکانی خۆمان لاپتۆپ و بۆ منە دیستۆپ نەتوان ڕکابەرەکەی مۆبایل بکەن چکۆ هێندە ئێستا مۆبایل لە کڕێت یا خواسی لەسەری هێندە لاپتۆپ و دیستۆپ نەیبێ. لە نێوان لاپتۆپ و دیستۆپە لە بازار ڕێمەیە کامیان زیاتر خواستی هەیە؟ لە نێوان کەیس و لاپتۆپە لە ئێستادا ئەتوانم بڵم بە تایبەتی لە هەرێم لاپتۆپ بازاری زۆر زۆر زیاترەوە لە دسکتۆپەکە بەهۆی کێشەی باڵم سەرەکی کارەبە عادەتەن لاپتۆپەکان تۆ دوایەوەی کە کارەباش نەبێ پاتری هەیە و دەتوانی بۆ ماوەیەک بەکاری بێنیت یا لەگەڵ خۆت دابیهێنی بیبێت بەڵام دسکتۆپەکان شوێنێکی زۆرتر دەگرێت کاربایەکی زۆرتر بەکاردێنێ لەگەڵەوەشدا هەندێک کێشە و گرفتی تایبەت بەخۆی هەیە مجموعەیەکی زۆر وایر و بەو شێوازە. زۆر باش من پرسیارێکی ئۆتۆمانی ئەگەر خۆت تێبینی کتێبێ لەسەر لە نێوان کابری نێوان لاپتۆپ و سمارتفۆندا لە نێوان لاپتۆپ و سمارتفۆنەکان دەتوانین بڵین گۆڕانکاریەکی زۆر زۆر بەسەر بازاردا هاتووە بەسەر سمارتفۆنەکان بەسەر دسکتۆپەکان بەسەر لاپتۆپەکان ناتوانرێت بە دڵنیاییەوە بڵێ کە کامیان پێشکامیان کەوتووە چکە هەمویان پێکەوەسنە پێشێ ئەمە دەرەنجامی کۆتایی ئەم گفتوگەیەمەوە ئەوە هەردووکیان وەکو یەک لە بازارەکان دامێنەوە هەردووکیان وەکو یەک تا ئێستا ماونەتەوە بەڵام ڕەنگە بەو پێشکەوتنێکی کە هەیە لە داهاتوویەکی 5 بۆ 10 ساڵی داهاتوودا ڕەنگە وردە وردە بە تەواوەتی لەوانەیە لاپتۆپ یا دسکتۆپیش لە ناو بچێت نەمێنێت چکە هەروەکو پێشتر باسمان کرد پێشکەوتن زۆر زۆر خێرایە ینی هەندێک بابەت کە ئەوڕۆکە لەبەر دەستمانە و شتێکی بە زۆر ئاسایی سەیریەکەین ڕەنگە بۆ 25 ساڵ لەو پێش خەون و خەیاڵ بوو بێت. کاگاماج من پێشتر بورەکەجلە چەند ساڵی ڕابردوودا لە یوتیوبە لاپتۆپێکە و نازانم ئێستا لە بازارە هەبێ وەکو بڵێ تیشکێک گەیایە لە بوون لە زەویەکەی کە ئیشی لەسەرە کرد ینی با بڵێن کیبۆردەکەی هاتە ئەوەش لە بازارە هاتوویان هەر وەکو ڕیکلامێک بوو واتە کیبۆردەکەی وەهمی بوو بەڵە کیبۆردێکی وەهمی لەناو بازاری ئێرەدا نەمبینیەوە بەڵام بەعام بینی و مەشتێک لەو بابەتە بەڵام لە بازاری ئێرەدا من وەکو خۆم تا ئێستا نەمبینیوە.
زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزکە گەمان مستەفا شەرەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری سپاس کە میوانی بەرنامەکەمان ئازدان و خۆشەویستان دیارە لەم پشووی هاوینەدا هەرچەندە کۆرۆنا ڕێگریەکی زۆری کرد لە بەڕێوەچوونی خولەکان بەڵام دیارە لە شارە زۆر خولێکی تایبەت بە خزمەتکردن بە قورئان کراوەتەوە و چەند ڕۆژی ڕابردوو کۆتایی خولەکە بوو خەڵات بەسەر قوتابیەکان لە دابەش کرابوو پامێرمان نوشار محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینی ئەو بینەری ئەو ڤیتیە بین. أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سرتا سپاس و ستایش بخوای پەروەردگار کە توانیم بەشدار بم لەم پرۆژەیە لەبەرکردنی سوورەتی واقعە کە 96 ئاەتە بە لەبەرکردنەوە لە بێبەر و داواکارم لەخوای گەورە نیەتمان خاڵس کە و بیکاتە توێشێک بۆ قیامەتمان ئەم جۆرە هاندانانە داواکەم زیاتر بەردەوام بن لەم پرۆژانە بۆ ئێمەش زیاتر لە خزمەت قورئان بین و سوور بین لەسەر لەبەرکردن و پێداچوونەوەی. ئێمە دەستمان کرد بە پرۆژەیەک کە پرۆژەکە لە دوو بەش پێکاتە بوو بەشێکان ئەوە بوو کە لەبەرکردنی سوورەتی واقعە کە 96 ئاەت بوو و هەروەها پرۆژەی دووەمیشمان ئەوە بوو کە ختم بکرێت لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە 10 ختم بوو من بەشداریم کردی بوو لە لەبەرکردنی سوورەتی واقعە کە 96 ئاەت بوو. هەرێکێک لەمانە دەخۆشت بێنێ نزیکەی 400-500 ئافرەتەکە 400-500 ئافرەت لەم شارە فێری قورئان لەبەرکردن و فێری قورئان خوێندن ببن ئەمانەش ئەتوانن چەندانی تریش فێر بکەن. دیارە ئەنجومەنی خوشکانی قەزای شارە زۆر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەستان بە ڕاگەیاندنی دوو پرۆژە پرۆژەی یەکەمیان لەبەرکردنی سوورەتی واقعە بوو نزیکەی 50 ئاەت بوو کە کۆمەڵێک گەنج تیا بەشدار بوون و هەستان بە لەبەرکردنی قورئانەکە و پاشان تاقیکردنەوە کراوە و یەکەم و دووهەم و سێهەمی خولەکە خەڵات کراوە و پرۆژەی دووهەمیشمان پرۆژەی ختمی قورئان بوو ئەم پرۆژەیە ڕاگەیەنرا کە هەر خوشکێک لە ماڵەکانی خۆیانە هەستان بە ختمکردنی قورئانی پیرۆز و دوای هەر ختمێک چۆنەڵی بە دواداچوونی بۆ کراوە کە ختمی یەکەم و دووهەم و سێهەمی تەواو کردو و پاشان لە پرۆژەکە ناوی تۆمار کراوە و لە کۆتایی پرۆژەکەدا خەڵات دراوە بۆ کۆمەڵە خوشکەوە ئامانجیشمان لە ڕاگەاندنی ئەم پرۆژێ ئەوەیە کە ئەگەر لە کاتێکان نەشمانتوانی بێدەستە جەمعی ئەم کارە بکەین و بەیەکەوە قورئانەکە ختم بکەین بتوانین لە ماڵەکانی خۆمانە بە هاوکاری کۆمەڵێک خوشکی تر کە یارمەتی دەربوون لە ماڵەکانی خۆمانە تاک هەستین بە ئەنجامدانی ختمی قورئان و لە خزمەتی قورئان دابین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و جگە مانگی ڕەمەزانیش پرۆژەکە هەر بەردەوامە بێت. زۆرمان وتووە زۆریش باس کراوە ئەم دینی خوای پەروەردگارە بە شەخص و بە تاقە کەس بینەرانی عزیز بڕگۆ بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێت لێرەوە سپاسدانەکەین بۆ بینەریتان سپاس بە هاوکارم کاک دانیار سپاس بە هاوکارانمان لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ کە ڕۆژان لەگەڵمان ئەماندوو دەبن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە دوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ.